دووبارە سڵاوتان نەبێت لەم پێشکەوتن و تەکنەلۆژیایەدا گەشتکردن بۆتە پردێک بۆ تێگەشتن لە کەلتورە جیاوازەکان هەروەها ژیانی گەلان. میوانی ئێوارەی بەرنامەکەمان بەرنامەی کورسات مەگەزین گەنجێکی کووردە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێیە ئەو گەشت دەکات، بەڵام گەشتێکی ئاسایی نابڵکو گەشت بۆ هەر شوێنێک بۆ هەر شارێک بۆ هەر وڵاتێک بکات، زانیاریکی تەواو لەسەر ئەو شوێنە کۆ کاتەوە و لە ڕێی یوتیوبەکەیە و لە ڕێی چەناڵەکانی خۆیەوە بە ئێمەی ئەگەیەنێت زانیاری کۆکاتەوە لەسەر شوێنە دیێرینەکان، شوێنە گەشتیاریەکان و زمان و کەلتور و جلوبەرگ و هوەری و هەروەها بە گشتی ژیانی ئەو شوێنەی کە سەردانیەکات. میوانەکەمان ئاوات باقیە کە وەکو چالاکوان وەکو یوتیوبەر ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینە بە شێوەی کە ڕاستەخۆ لە وڵاتی ئەڵمانیاوە. کاگاوات سڵاوت لێ بێم کاتەوە باش. سڵاو لە جەنابیش کاگڕۆنجیان، سپاس بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ کەناڵی شینەکەی کوردستان کورسات و سپاس بۆ بەرنامەی کورسات مەگەزین. دەستخۆشی یەک بێکەی ستافەکە و لێکەم وەرها لە هەموو کەسانی کە بینەریشن کە متابعی بەرنامەکەی تۆکەن. سپاس بۆ تۆ کاگاوات. چی وای کرد کە بیر لەم گەشتە فراوانانە بکەیتەوە بۆ شوێنانی یا بۆ وڵاتانەی کە سەردانیەکەیت و زانیاریانە سەر کۆ بکەیتەوە، زانیاریەکانیش بگوازیتەوە؟ لە ڕاستیە من ئەز و ئارزوویەکم هەبوو بە مناڵی کە گەشتی زۆر کەم کە زیاترین شوێن ببینم و لە ڕاستیە ئێستا من حالیان کە ئەوە نزیکەی 15 ساڵە من لە وڵاتی ئەڵمانیا ئاژیم، سەفەری زۆر شوێنم کرد، زۆر وڵاتم بینی، زۆر شارم بینی. کەسەیری ئەوم کرد کولتوری جیاوازم بەرەکەوت، خواردنی جیاواز مەخوارد، جلوبەرگی سیر مەبینی، تەقالیدیان جیاوازتر بلوانی ئێمە شتەکان پێم تازە بوو. ئەو حەزی لە من دروست کرد کە ئیش لەسەر ئەمانە بکەم. بەڕاستی حەزم کرد کە کولتوری هەموو وڵاتان یاخود بەتابەت ئەوروپا یاخود شارەکان شانی ملەتەکەی خۆی بم، شانی کوردی بم و کولتورەکەشم تێکەڵاوی کولتورەکەیان بکەم. بۆچی ئەمانە پیشانی ئێمە بیت؟ بە پێویستیە چی وای کرد کە ئەمە بە پێویستی بزانیت سەردانی و شوێنانی کە ئەیکەیت زانیاری سەر کۆ بکەیتەوە، زانیاریەکان وێنەوە ڤیدیۆ بکەیت و پاشان بڵاوی بکەیتەوە؟ سیارەکە زۆر زۆر جوانە کاگڕەوەند. ئەوەی کەوای لێ کردم پێش هەموو شتێک بۆکوتم خۆم حەزێکی مناڵیم هەبووە کە سەردانی شاری بەرلین بکەم، چونکە بەرلین ئەو کاتە دیواری بەرلین هەبووە کە بەرلینی ڕۆژهەڵات و بەرلینی خۆرئاوە هەبووە. لە ڕاستیە ئەو دیوارە لە مناڵی من حەزم کردووە دەستێکی تێوە بم یاخود بیبینم لە نزیکەوە بینیشم. حەزم بۆ کە ئیشی لەسەر بکەم، ڤیدیۆ لەسەر بکەم. حەزم بۆ کرد کە ئەم جیلە تازەی کە هەمانە لە کوردستان بەتایبەت یاخود لە شوێنەکانی تریش حەزم کرد مێژووی بەرلین بزانم، چکە بەڕاستی بەرلین مێژوویی زۆر زۆر جوانە، زۆر شتی سەیر و سەمەری تایە. یەکێ لەو شتانی کە زۆر سەیرە زۆر ڕای کێشام بەرلین شارێکە خاوەنی 1900 پردە کە ئەمە بەڕاستی ژمارەیەکی زۆر زۆر زەبەلاح و گەورەیە و شتی زۆر جیاواز مەبینی لەو شارەیە. بەتایبەت لە ئەڵمانیا هەموو شارەکان هەموو هەرێمەکان یەک لە یەکشتی جیاوازیان هەیە. ئەوە لێ کردم کە من حەزی ئەوم لا دروست بوو کە من ڤیدیۆ لەسەرکەم بە شێوازێکی جیاواز لەوانەیە کە من ڕۆژانە ئەیبینم لە سوشیال میدیا کە پێشکەشی کوردی کەم و خەڵک بەگشتی بیبینێت. باشە کاگاوات، لەو شوێنانەی کە سەردانت کردوون کامیان زۆر سەرنجی ڕاکێشاویت کاریگەری لەسەرت هەبووە؟ لە ڕاستی ئەوەی کاریگەری لەسەر من هەبوو بێت لە وڵاتی ئەڵمانیا شاری بەرلین کاریگەری زۆر زۆری لەسەر من هەبووە بەڕاستی، چونکە لەوێ هەموو شتی خۆش مەبینی و هەم شتی جوان مەبینی و هەم شتی ناخۆش و خەفەت مەبینی. بەڕاستی بۆ نمونە یەکێ لە شتانی کە کاریگەری لەسەر من هەبووە سەردانی معتەقەلە یاخود سژنە گەورەکانی بڵێن جووەکان وەختی خۆی کە زمانی نازیەکان جینۆساتیان کردوون. ئەوە زۆر زۆر خەفەتی گەورە بوو من، چونکە من بڵێن ئەوە زۆر سەرنجی ڕاکێشام، زۆر تەئسیری تێکردم، وای لێ کردم کە ڤیدیۆ لەسەرکەم و زیاتر قوڵ بمەوە لەسەر شتەکان و زایدن ئەوە ئازادیەکەی بەرلین خەڵکەکەی کە زۆر زۆر ئازادن و ئازادێکی بەرفراوانیان هەیە و کولتوریکی زۆر جوانیان هەیە و زوو تێکەڵاو بن لەگەڵ مرۆڤەکان و یاخود لەگەڵ کولتورەکانی ترە و شارێکی تر یاخود وڵاتی تر کە کاریگەری لەسەر من هەبوو بێت کە زۆر بەدڵم بوو بێت و هەم لە ڕێی جوانی و لە ڕێی معجزەوە دوورگەی سانتۆرین بوو کە لە وڵاتی یۆنانە کە حالیان لە ئێستا بەردەستە لە یوتیوب ئاخر ڤیدیۆمە و چاوەڕێکم بەشی دۆمیشی مۆنتاژگەم و دایبەزێنم.
باشە چ کەلتوریا نەریتێکی ئەو شوێنانەی کە سەردانە کردوون زۆر سەرنجڕاکێش بووە یان وەکو چیرۆکێکەتەوێت بۆ ئێمە بگەڕیتەوە؟ کللتوری یۆنان زۆر پێجوانە لە ڕاستیە. لە یۆنان من کە پیاسم کرد بە کوچە و کۆڵانەکانی زۆر کات کوچە و کۆڵانەکانی سابوونکەرانە هاتە بەرچاوم، چکە لە ڕاستیە کە پیاسەمە کرد بە کۆڵانەکانی سانتورینە لە خودوانی یۆنان تەقولباب مەبینی بوونە، تەقولباب مەبینی کە ئێمە هەمانە تەقولباب لە سابوونکەران دەرگا شێوازی دەرگاکانیان ئەو عامودی کارەباکانیان ئەنجا هەڵس و کەوتیان و تعاملکردنیان لەگەڵ مرۆڤەکانە ڕێک ئەڵێ کوردن بەڕاستی تەنانەت بە شغلیش لێ ماچن ئەوان. جا لەوێ ئەوەی کە من حەزم لێ کرد زۆر و پێی گەورە بووم کە پێیان وتم بە ئینگلیزی بە ئینگلیزی بێتەوە where are you from؟ I'm from کوردستان. ئیتر کەموت خەڵکی کوردستانی عێراقم زۆر خۆشحاڵ بووم نیکە لەو کەسانە کابرایە بوو ساحب ئوتێلە بوو بەرامبەر ئوتێلەکەم لەسەر باوەشی پێ کرد و دەستی ماچ کردم. من زۆر بلاسەی بوو. کولتورەکەشیان زۆر جوانە، هەم لە میوزیکەوە هەم لە خۆراکیانەوە زۆر شتیان لێم و نزیکە. زۆر حەزم بۆ کولتورە کرد. دووەم کولتوریش کە حەزم لێتی کولتوری ئەڵمانیایە. هیچ لە کولتورانەی کە زۆر جوانە هەیەە ئەوان لێرە کارنەڤاڵێکی ساڵانیان هەیە 11 دەست پێکات هەتا مانی دووە. ئەوە زۆر پێم جوانە ئەو کولتورە لەو کارنەڤاڵەیە هەموو جۆرە کولتورێک و هەموو جۆرە نەریتێک تێکەڵاوە بێوێت هیچ کێشێکی لەگەڵ کەسێکی هەبێت. مەبەستە لە چییە لەو کەرنەڤاڵەیە کە هەمووان بەشدارە بن وەکو جلوبەرگ نمایشی شوێنەکەی خۆیان وڵاتەکەی خۆیانەکەن یان نمایشی کەلتوری خۆیانەکەن یان وەکو چی بەشدارە بن؟ بێگومان ئەڵمانەکان چۆنەڵێ ئێمە جلی کوردیمان هەیە ئەوانە جلی فۆکلۆری خۆیان هەیە لە ڕاستیە چەند نوعیشیانێ چەند جۆریکیانێن بە پێی هەرێمەکانیش ئەگۆڕێت جلوبەرگەکانیان. ئەوان بەعزێکیان بە جلوبەرگی خۆیانەوە نمایشی خۆیانەکەن و ناو پیاسەی ناو بازار و گەڕان و ئیتر چالاکیان زۆر ئەبێت مناسبەیەکی زۆر گەورەیە تقریباً هەفتەیەکە خایەنێت بگرە ملەتەکانی تریش مەزم کابرایەک بڵغاریە یاخود کابرایەک خەڵکی نیوزیلەندە کابرایەک عەرەبە یەکێکی تر مەسەلەن فارسە هەر کەسە و کولتوری خۆی بەکارێن بێجگەلەوەی کە هەیە خۆیەکە بە پڵنگ هەیە خۆیەکە بە زەردەواڵە هەیە خۆیەکە یانی تەنە کوریە هەیە خۆیەکە بە مکیاج ئەنواعش دروستکە خۆیەکە بەمار من دام بەزانەوە لە ڤیدیۆکانمە نووسەوە کەرنەڤاڵی کۆڵم منیش بە جولی کوردیەوە ئەو کاتە چوومە ناویانەوە ئەو کاتەش کە بە جلی کوردیەوە چوومە ناو کەرنەڤاڵەکانەوە زۆر وێنیان لەگەڵاگردم ئەیانوت جلەکانە زۆر جوانە جلیکی جوانتان هەیە وتم ئێمە ئەنواعیمانە بەس ئەوە نییە. ئیتر بەو شێوەی کە باسم کرد کولتورەکان خۆی کەرنەڤاڵێکی کولتوریە زیاتر و ئەمان نمایشی خۆیانەکەن لەو ڕۆژەیە و شتی تریژەکەن لەگەڵەوەیە دەخوایان حەزیان لێتی. دەستەخۆش بێ ئەوەی گرنگە کە تۆ بە جلی جوانی کوردیەوە بەشدارە بیت لەو کەرنەڤاڵەیە یا سەردانی ئەو شوێنانە بکەیت جلی کوردی بپۆشیت و لەبەر تا بێت. کاگاوات چێ هاوکارتە ستافت هەیە یان چێ هاوکارتە کە بۆ وێنەگرتن بۆ مۆنتاژی ڤیدیۆکان؟ لە ڕاستیان من حەزەکەم لێرەوە یەکشت بڵێم پێش لەوەی کە باسی ئەو بکەم ئەمەوێت لێرەوە سپاسێکی تایبەت بکەم سپاسێکی تایبەت نێرم بۆ خێزانەکەم لە ڕاستیە چکە خێزانەکەم یەکەم کەس بووە کە هاندەری من بۆ بۆی کە دەستکەم بەم چالاکیانە و ئەم گەشتانە بکەم و ئیشی تا بکەم چکە زۆر هاندەرم بۆ بەڕاستی و من هەموو ستافەکەم هەر خۆمم توانم بڵم لە سایە پەنجای ئیشەکانم خێزانەکەم کە فێری وێنەگرتنم کردووە هاوکاری مەکات وێنە مەگرێت و هەندێک جار لە پشتی کامێرەشەوە زۆر شتی ترم بۆ کات بەڵام مەسەلەی تەسویر و درۆن و پێشکەشکردن و مۆنتاژ هەمووی هەر خۆم بەتەنیایی کەم. بەڵێ کاگاوات کام لایەنی کوردی هەیە کام شوێن هەیە کام نەریتی کوردی هەیە کە سەرنجی گەشتیاران ڕاکێشێت تۆ کە سەردانی وڵاتانەکەی ئەگەر وەکو گەشتیارێکی بیانی سەردانی کوردستان بکەیت کوێ زۆر سەرنجڕاکێشە کە سەردانی بکەیت یان زانیاری لەسەر کۆ بکەیتەوە؟ من حەزەکەم گەشتێ بکەمەوە بۆ کوردستان لە ڕاستیە حەزەکەم لە داهاتووە شاخ و داخەکانی کوردستان ناوبازاری کوردستان فۆکلۆرەکەمان کولتورە جوانەکەمان جۆرە و جۆری جلی کوردی هەمووی نمایشکەم تەسویری گەم وێنەی بگرم حەزەکەم فیلمێکی دۆکومنتاری زۆر جوان بکەم لەسەر کوردستان حەزەکەم چم بۆ شەقڵاوە حەزەکەم چم بۆ ئەزمەر حەزەکەم چم بۆ ئەحماوە زۆربەی شوێنە گەشتیارەکانی خۆمان لە کوردستان حەزەکەم کوچە و کۆڵانە کۆنەکانی سلێمانی وێنەی بگرم لە ڕاستیە کوردستان
پرسیارەکە زۆر جوانە و حەزیشم لێتی بەڵام جوابەکەی من ئەوەیە ناتوانم بە تەحدیدی بڵم فلان شوێن کوردستان هەمووی جوانە کوردستان لە دڵمایە ئەگەر ڕۆژە ڕام بگەڕێمە بە کوردستان من ئیش ئەەکەم لەناو تاک بە تاکی گۆڵانەکانە شوێنە خۆشەکانی کوردستان و هیچ شوێنێک بەجێ نیام کە تەسویری نەکەم و نەیەکەم بە ئیشی جوان پێشکەشی نەکەم. کاگاوت بەراورد بەو شوێنانی کە سەردانە کردووە کوردستان ئەکرێت بڵێن دەوڵەمەندترینە لە ڕووی کەلتور لە ڕووی جلوبەرێک لە ڕووی هونەر لە هەموو ڕووەکانەوە. بەتەکید من زۆر دیقەتی ئەوشتم ماوە دائما قسەشیان لەگەڵاکەم باسێکم لەگەڵ برادر ئەڵمانەکانم یاخود کە ئەسمە دورگەیەک یا ئەسمە شارێک یان وڵاتێکی تر پێیان ئەڵم ئێمە خاوەنی گەورەترین کللتورین بەڕاستی ئەمە کللتورمان زیاترە عادەت و تەقالیدمان جوانترە و شوێنەوار و مێژوو و شوێنی گەشتیاری زۆر جوانمان هەیە تەنانەت من جاری وایە ڤیدیۆکان بە یوتیوب کۆمەڵێک شتی کوردستان سلێمانیان شانەیەم شوێنە گەشتیارەکانیان شانەیەم هەولێریان شانەیەم سەرسام بن بەڕاستی اینجا کە باسی کللتورەکەی خۆمیشیان بۆکەم زیاتر سەرسام بۆیە من کە بەراورد یەکەم کللتوری کوردی زۆر دەوڵەمەندە زۆر گەورەیە بە چاو کللتوری و فەرهەنگی وڵاتانی تر بەڕاستی من ئەو فەرقەم هەست پێ کردووە. کەواتە شانازیەکەین کە کوردین و لە کوردستانیشین هیوادارین تۆش بگەڕێیتەوە و لەسەر کەلتوری کوردستان ڤیدیۆ دروست بکەیت و بۆی کە بیانیەکانیش ئاگاداری هەموو شتانە بن هەرچەندە کراویشە زۆر کراوە. پلانت چیە کاگاوات بۆ داهاتوو و لە دوای کۆتا ڤیدیۆت کۆتا سەردانت بۆ هەر وڵاتێک یا بۆ هەر شارێک بووە بۆ داهاتوو سەردانی چ شارێک چ شوێنێک چ وڵاتێکەکەیت؟ بەڕاستیان من لە داهاتووە لە ئیستا خەریکی مۆنتاژی بەشی دومی دورگەی سانتۆرینیم ئەوەی یۆنان خەریکی مۆنتاژیەوەم بەڵام لە داهاتووە لە داهاتوویەکی نزیکە پرۆگرامە بێت لەسەر مەملەکەتی هۆڵەندا و مەملەکەتی لوکسمبۆرگ چونکە کۆمەڵێک شتێکە بەیان بەستێتەوە بێکەوە سرنج ڕاکێشاوم و مۆزوعێکی جوانیشی تایە دوو مەملەکەتی جوان لوکسمبۆرگ 2 ساعت لە من نزیکە هۆڵەنداش هەر 2 ساعت لە من نزیکە حدودیان بە حدودی ئەڵمانیاوەیە لە داهاتووە ئەوە بەرنامەکان بێت کە بچم ئیش لەو وڵاتەیە بکەم و دواتر ئەوە حەزەکەم هەموو پایتەختەکانی ئەوروپا بگەڕێم ئیش لەسەرەوە ناکەم زیاتر کە لە ئەوروپاش تەواو بم ئەو کاتە ڕۆکەمە وڵاتەکانی ئاسیا. سپاس بۆ تۆ کاگاوات دەستێ خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی. سپاس بۆ ئێوە و چاوتان ماچەکەم سپاس بۆ بەرنامەکەشت. دووبارە سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین ئەزان و خۆشەویستان.